هاوسەری مامۆستا ڕەحمان. فەرموو. کاک شێروان فایلی کاک ساڵحیەوە ئەوی کوڕەکان دەریان کرد. ئەدی قەرار نەبوو کوڕەکان بیبنەوە؟ ناوەڵە بەداخەوە. کەسیان؟ زۆر هەوڵمان لەگەڵدا بەڵام بەداخەوە. دەست خۆش کاک شێروان. حاچیم. بەڵێ کاک شێروان. ئیشێکی زۆر گرنگم هەیە. کەس نەدەژۆرێ. بەسەرچە. دەست خۆش. بوو برە کاک زانیار. بەردەوام بە. داوای لێ هات هاوسەرەکەی مامۆستا ڕەحمان هالەخان داوای جیابوونەوەی کرد. مامۆستا ڕەحمان لە پێناو من ژیانی خێزانی خۆی تێکدا لە پێناو پەروەردەکردنی من. ئیدی لەو کاتەوە هەموو ژیانی خۆی بۆ من تەرخان کرد. هەمیشە ڕاهێنانی پێدەکردم، فێری وتە و ئامۆژگاری جوانی دەکردم. تەنانەت هەموو کاتێک منی دەبردە لای دکتۆرەکان، هەرچی دکتۆری ئەو شارە هەیە بە منی کرد. تاوای لە هات وازی لە دکتۆری ژەنا، خۆی بوو بە دکتۆری دەردەکانی من. کاک شێروان، میتر من وردە بەرەو چاکبوونەوە داهاتم، خەریک و چاک ببمەوە. ئەزانی تەنانەت لە دەرەجەکانم نمرەکانم لە قوتابخانە یەکجار بەرز ببوونەوە. خۆم سەیرم بە خۆم داهات کەوا باش بوو. مامۆستا ڕەحمان زۆر دڵخۆش بوو. تەنانەت وای لێ هات کە دەرەجەکانم هێندە باش بوون لە کۆلێژیان داسیاری وەرگیرا. ئەو دڵی بەوە زۆر خۆش بوو. بەڵام شتێک هەبوو ئازاری ئەوی دەدا. چی بوو؟ غەریبیکردنی نمای کچی. ئەو هەرگیز نەیدەوێت من هەستی پێ بکەم، بەڵام من بە دزیەوە سەیرم دەکرد. ئەو هەمیشە بۆی دەگریا و بیریەوی دەکرد لەسەر خواردن لە هەموو شوێنێ. نما من هەوڵمدا نمای کچی بێنمەوە بۆ کوردستان، بەڵام نما دایکی وا پەمپیدا بوو، هیچ هەست و سۆزێکی بۆ باوکی نەماوە. ئیدی مامۆستا ڕەحمان وردە تووشی زایمەر و لە بیرچوونەوە بوو. داوای لێ هاتبوو نەم دەتوانی بە تەنیا ژە ماڵەوە بەجێی بێڵم. هەمیشە لەگەڵ خۆم دەمبردە سەر پرۆژەکان، لەگەڵ خۆم دەبردە سەر کار، دڵم نەداهات بە تەنیا جێی بێڵم. جارێکیان پرۆژەیەکم لە دەرەوەی شار هەبوو، لەگەڵ خۆم بردم، من زۆر مەشغوڵ بووم. ئیدی ئاگام لەو نەما، هەرکە چاوم سوڕا بزر بوو، کە بزر بۆ هەموو کوچەی و شوێنە گەڕام، کۆڵان بە کۆڵان لە دوای گەڕام لەم شارە گەورەیەدا. بنکەنە با سەردانی نەکەم و ناوی نەنووسم، نەمدۆزیەوە. نزیکەی مانگێک نەمدۆزیەوە. تاوەکو ئەمڕۆ پێیان وتم لێرەیە. ئیدی بە پرتاو هاتمە ئێرە، بۆیە تکات لێ دەکەم کاک شێروان، تکات لێ دەکەم و لێت دەپاڕێمەوە. مامۆستا ڕەحمانم پێم بدەنەوە، من دەمەوێت قەرەبوویەوەی بۆ بکەمەوە. ئاخر باشە پێم بڵێ من چۆن نەتوانم هێندە بێنمەک بم بەرامبەر بە ئەو کە ڕەنجی منی بینی کە ئەو بە منەوە ماندوو بوو، چۆن نەتوانم قەرەبووی ئەو ماندووبوونەی بۆ بکەمەوە، چۆن نەتوانم ئەو هەست و سۆزەی کە بە کچەکەی نەدا بە منیدا، چۆن نەتوانم ئەو هەست و سۆزەی بۆ بگەڕمەوە، چۆن ئەوەی کە خێزانەکەی جێیان هێژ لەبەر من، چۆن نەتوانم قەرەبووی ئەو شتانەی بۆ بکەمەوە. تکات لێ دەکەم و لێشت دەپاڕێمەوە کاک شێروان. من دەمەوێت مامۆستا ڕەحمان ببەم و لەگەڵ خۆم ئاگاداری بکەم، خۆم بیژێنم، بۆیە تکات لێ دەکەم کاک شێروان. مامۆستا ڕەحمانم بدەنەوە با بڕۆم. کاک زانیار نابیت، یاسا ڕێگا پێ نادا. کاک شێروان یاسا هەز نازانێ، یاسا نازانێ ئەو پیاوە خێزانەکەی لەدەستدا لەبەر من، نازانێت کە من چەندمە خۆش دەوێت. دێتێ دەگەم بە قوربان، بەڵام ئەتۆ نە کەسی یەکەمی نە کەسی دووەمی. کاک شێروان ڕاستە، ئێمە لە خوێن کەسی یەک نین، بەڵام ئەو لە ڕۆح باوکمە، ئەو تەنانەت زۆر لە باوکی خۆم گەورەترە، چونکە ئەو تاکە کەس بوو کە تەحەمولی منی کرد. کاک زانیار، هەموو قسەکان تەواوە، لێ شتێ دەگەم، بەڵام یاسا لەسەر هەمووانە. ڕێگا پێ نادا، دوای تووشی لێپرسنەوەی دەبم.